the air. The 4th of July means to us freedom and being with our families and liberty and being able to have the freedoms that we have in America to worship, live the way we want, and do all those type of things. We usually celebrate by going to a small town celebrations, and this is our first time in Washington, D.C., and we're really excited to be in the national capital celebrating the 4th of July this year. Fourth of July to me is mostly getting together with my family. I'm actually from Florida. I'm here in DC going to law school, but I get together with friends and family, we barbecue, and it's to celebrate the diversity of this country, how beautiful it is, and obviously to see some fireworks. وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەری کاروباری پاراستنی تەندروستی هەستا بە هەڵمەتێکی هوشاری لەسەر کوتان لەسەر کوتانی هەموو کوتانەکان لە کوردستان و لە عێراقیش ئەم هەڵمەتە هوشاریە دەکرێت بەردەوامیش دە ڕۆژ بەردەوام دەبێت ئەم منداڵانە دەگرتم لە یەک ڕۆژ تا برێن تا 5 ساڵەوەتر زیاتریش بە تەمەنەکانی تیش دەگرتەوە هەورکردنی سینگ ئەو ماکوتی لە 2017 داخلی کوردستان داخل عێراق بووە لەبەر ئەوەی زۆربەی منداڵەکان وەریان نەگرتەوە بۆەوەی بەبیر داکو باوکان بینەوە کە منداڵەکانیان ببن ئەو ماکوتەش بکوتن لەبەرەوەی زۆر پێویستە. بەڕاستی شتێکی زۆر چاکە لە بۆ منداڵان من ماوەی تقریباً 5 ساڵ منداڵەکەم هەموو دەرزیەکانی تقریباً لێداوە تا ئێستش تەسەوڕ ناکەم لە هەموو کوردستان حاڵەتی ئیفلیجی منداڵان ڕووی داوێت دەستان خۆش بێت سپاستان دەکەین سپاسی ئەو هەڵمەتە جوانە دەکەین لەم شوێنە پاک و خاوێنە و بێقەرەباڵغەیە ئەم هەڵمەتە دەکەین دەستان خۆش. ساڵی 96ەوە تاکو ئێستا نزیکەی 24 ساڵ 25 ساڵە ئەوەی شێمەیە و ئەو کاراکەین ساڵانەش بە پێی مۆدیل و بە پێی کاتەکان گۆڕانکاریمان دایشەکانی خۆماندا کردووە بە نسبەت دروین و شێوازی دروینەکانیش مۆدیلمان هەیە و سادەمان هەیە بارد و شێوازی شەکەین بەڵام ئێستا خواستی خەڵک زۆر زیاتر لەسەر سادەکەیە. زۆربەی زۆری خەڵکی داواکاریان لەسەر مەوادی تورکی هەیە بە تایبەتی کە ئەوانەی کە کوالیتیان بەرزە و زۆربەی زۆریش بە گوێرەی تەڵەبیاتی خەڵکە گەڕێتەوە هەشە زۆر داواکاریەکە داوای ئێرانیە کاتەن تورکی هەیە ئێرانی هەیە و سینیش هەیە بە زیاتر تەڵەبیاتە لەسەر مەوادی تورکیە.